ابن عبد البر رضا ورحمة خوالي بمجموعة طلبة يبو ومثالك دينمو خوش بلي بدرنيم ها يعني كل يشيق لإيه ما عندك ارتوى طلبة قلت موطئ مالك ما له شرح كباش حديث مرفوع كاني شرح كرت أو رودستي بيكت أزاني كان جن توابو عندي طلبة هر وفاتي قلبو فقيري 6 ساڵی پێچووەتە تەواوی کرد 6 ساڵی ڕێ خزمەتی ئەو کتابەی کرد ئێستا لەسەر هەموو سەر ڕووی زەوی تەماشاکە بە قەنەعاتی بەندا هیچ شەرحێک نییە باقەت ئەو کتابە بە قووەت لەسەر موەطئی ئیمامی مالک کراوی کە حەدیثە نێزەکەی 1900 حەدیث شتێک کەمتری تێدایە جاوە موشی شەرح نەکرا گوتی بەس مەرفوعاتەکان بەس ئەوانەی قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم طلبە تەماشای کرد 900 بەرگ بوو کتابەکە 900 جزئی ئەو سەردەم تەمام ئێستا ئەو کتابە زۆر زەحمەتە بۆ ئێمە ناکرێ شەرحەچیت کە مالوو لەسەر بکەی وە 30 ساڵ پێوە خەریکە فەقیرێ اینجا شەرحەچکەی لەسەر کرد لۆ طلبە تەمبەرەکان لۆی ئاسان ببینەوە کە لەوێ بڕێک زەحمەت بوو دیتنەوەی لەسەر شەیخی ئیمامی مالک حەدیثەکانی شەرح کرد بگوتیان لەسەر ئەبوابی فیقی بیکەوە چی موەطە لۆی لەلا من ئاسان بی ئەوجا شەرحێکی لۆ کردن بە 7 مجەلەد بە ناوی ئەلیستیذکار یعنی ئەوە حساب کە لۆ طلبە تەمبەڵەکان ئێستا ئەو ئیستیذکارە بەعزێ مەلاشەیە تێی ناگا کە بیخینتەوە ئەوجا تو بزانە ئەمە لە کوێن دەری ئەوانەی کە شتە نووسن تەماشا دەکەن شارەزا دەبن یعنی بەڕاستی ئینسان زۆر جاری وا هەیە تەریقە بیتۆکەوەی عولەما نووسیویانە ئەوەی کە ئێمە ئێستا پێیوە خەریکین لەو ئەوەندە زەعیفین لۆ پێشتر ئەوەندە بە قووەت بۆ عیلم و زانست و زانیاری لۆ ئێستا لەبەر دەرگای خەڵکە دەین خەڵک لەبەر عیلم هەردێ فەڕەت من قەسوەرە یعنی دەڕوا باوەرە فێر بە یعنی چیت پێ دەڵێن ئیمامی عەلی فەرموو من علمني حرفا فقد سيرني عبدا وەکو خزمەتکار لە خزمەت ئەو کەسە بمەوە یەک حرفم فێر بکە يعني علومي الشرعي فير با لو قيامت لو دنيا لو دواروج لو هموش تكت فائدة هي